بینەرانی ئاز و خۆشەویستی بەرنامەی دەتوانم سڵاوی خوای گەورەتان لەبێت. دەتوانم هاتووە بۆ شاری قەڵاو منارە و لە پایتەختی هەرێمی کوردستانە. لێرە کۆمەڵە کەسی خاوەن پێداویست تایبەت هەیە لەگەڵ ئەوەیدا بەشێکی زۆری جەستەیان لەدەست داوە، بەڵام هەرێکەوە بە جۆرێک پژۆ توانەکانی خۆیان دەبەست و بڕیاریان داوە لە ژیاندا بەردەوام بن. لەگەڵماندا بن لە زنجیرە بەرنامەیەک لە پایتەختی هەرێمی کوردستان توانەکانی کەسانی خاوەن پێداویست تایبەت لێرەش بۆ ئێوە دەگوازینەوە. پێویستە کرد سەرگۆم بەسەر پێشەکانی سەرکەوتندا چۆن سەرەتا ویستم بچمەوە قوتابخانە، بەڵام بەڕێوەبەری قوتابخانە بەمیوت پۆلی دوی ناوەندی لەسەرەیە ناکرێت تەنها بۆ تۆ بهێنە خوارەوە. دووبارە سڵاوتان لەبێ بینەرانی ئازیز بەرنامەی دەتوانم دیارە وەکو لە پێشەکیدا باسمان کرد بەرنامەی دەتوانم چەند وێزگەیەکی هێناوە بۆ شاری هەولێر لێرە لە خزمەت ئەو خاوەن پێداویست تایبەتانەدایە کە بڕیاریان داوە پژوتوانەکانی خۆیان ببەستن. ئێستا لەگەڵ ئێمە لێرە مامۆستا سندوس میوانی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی دەتوانمە کە خاوەنی بڕوانامەی ماستەرە لە قانوندا و لە هەمان کاتیشدا خوێندکاری دکتۆراشە. لەگەڵ ئەوەشدا دەستێکی باشی هەبووە لە نووسیندا و کۆمەڵێک کتێبیشی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. ئێمە بەخێراتنی مامۆستا دەکەین. سوپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەکەدا مامۆستاگیان، زۆر سوپاس دەکەین. ئەگە بکرێت سەرەتا بزانین مامۆستای سندوس کێیە، ناسانێکی سەرەتایی خۆی. سنجا علی عباس لە هەولێر دەمناسن بەس لە سلێمانی لەوانەوی باش. سنجا علی عباس موالی حەفتامە لە شاری هەولێر لەدایک بوومە. لە 6 ساڵی وەکو هەموو قوتابێکی ئاسایی چمە قوتابخانە و بابیشم لە 6 ساڵی وەفاتی کردیا، داکم بە بێوەژنی ئەمەی بەخێو کردیا، گەورەمانی کردیا، هەتا گەیشتیمە تەمەنی 15 ساڵی 4 ساڵ و نیو بووم. ئەو کاتی بە گول لە چوێڵ ئەو حادیسەم بەسەر هات بۆ هۆی لە دەستدانی قاچەکانم. دواتر فترەی زۆری ئەنی دابڕام و ئەوە لە خوێندن، دواتر گەڕامەوە هەتا ئەوڕۆکە. ئەی چۆن مامۆستا لەگەڵەوەی دەکە خی گەورە توی تاقی کردەوە بەسەری کردەوە بە لێوەرگرتنەوەی قاچەکان، بەڵام بڕیاردا لە ژیاندا بێ ئەمە نەبی. سپاس بخواتەوە ئێستا مامۆستای زانکۆیت و لە ئاستێکی باڵای خوێندنیش دایت. ئەمە چۆن بووم بڕیارە لە چیوە سەر چاوەگی لایتەوە؟ زۆر جار قسەکەیە دەرێ، ینی هەستانەوەی کەسێک بە وشەکی ئیجابی دەبی، بەڵام ئیمن بە وشەکی سەلبی بوو. چۆن ینی؟ ئەو کاتێکە گولەم پێکرد یەک لە جیرانەکانمان هات گوتیە داکم ئەوەش تازە مرد، ینی چکە من لێرەوە ئەمڕا ئیشی نەدەکرێت تا خوارێ، نەم دەتوانی داش بنیشمەکو منداڵش 3 مانگانوا بوو. گوتی تازە ئەوەشت مرد. ئەو قسەیە کرد، ینی بەڕاستی ناخی بریندار کردم، بەڵام ئەو برینە فێری کردم. گوتینە ئەسندوس نامری، بەڵام ئەوانەی کە بەس لە دەستە دەڕوانن ئەوان دەمرن، ئەوانن تێناگەن، ئەوانن بێ ئیرادەنا. ئەگەر ئەوان ئیرادیان هەویستیان هەبی لە بەردەم نەخۆشێک ئەو قسە ناکەن. یان لە جیاتی هەوڵی ینی هەوڵی لەگەر بدەی پاڵی نەیکەوە هەستیتەوە جارێکی تر ئەو وشە سەلبێ بەکارهێنا ئەوە بۆ هۆی ئەمن بڕیار بدەم. گوتم نادانانیشم، هەوڵمدا بچمەوە قوتابخانە. ڕێگر بوون نیان هێش، گوتیان ئەو ژووری ئەتو لێ دەخۆین، ئەو پۆلە لە سەرەیە ناتوانین بهین نەخوارێ. باشە گوتم ئەوەش ڕێگر نابی. لە ماڵی بە خارجی ساڵانێکی زۆر دابڕام، 17 ساڵ دابڕام بۆ هۆکارە بۆ هۆکاری ئەوەی گولەکە لە پشتم مابوو، نەم دەتوانی ینی سرم بینمە خوارێ بخینم، ژانە سرم هەبوو، بەڵام هەر خولیام هەبوو، هەر لە مێشکم بوو. شتەکە هەر بڕیارەکە دام بوو لە ناخی خۆم. خۆی ئینسان پێویستی بەوەیە کە لە ناخی خۆیدا پاڵنەر هەبی. گەر ناخی خۆیدا پاڵنەر نەبوو با دەوروبەر هەر پاڵنەر بی، فایدەی سوودینە. بە خۆت بە تەمای هەستانەوە نەبی، بە دەوروبەر هەڵناستیەوە. ڕاستە دەوروبەر هۆکارن، زۆر گرنگە پاڵنەر بن لە بۆت، یارمەتیت بدەن، هاوکارت بن، بەڵام لە ناخی خۆت پاڵنەرت نەبوو دەوروبەر فایدەی نییە. بەڵام مامۆستا تو دیارە ڕۆژانە بەم شێوازات چۆی زانکۆ دەکەی، هەرخۆش شۆفێری دەکەی بێگومانە؟ الحەمدولillah بەڵێ. ئەی سپاس بخوا، بەڵام کێشەی هاتووە بۆ دوست نابێت تا چەند ڕەچاوی تایبەتمەندی کەسانی خاوەن پێداویست تایبەتی کراوە لە خوێندنگەکان، لە زانکۆکان، لەسەر شەقامەکان؟ بەخۆی هەر نییە، بەخۆی هیچ ینی یاسامان هەیە، بەڵام وەکو تەطبیق نیمانە لە برێ شەقامەکان لەوانە مراعاتی مەسەڵەن ئێستا لە دووەلی ئەوروپی شوێنی وەستانی ئۆتۆمبیلی خاوەن پێداویست تایبەت نیشانەی لە بۆ دانراوە، لەوێ دەبی هێمایەکی هەیە، دەبی لەوێ ڕابوەستی، کەس لەوێندە ڕناوەستی. ئێمە ئەو شتانەمان نییە، بەڵام ئەمە شتە چیترمان هەیە بەدەلیوەی کە ئەگەر نەخسەی تەشریعیمان هەیە
ئەگەر نەقسەی پیادەکردنی ئەو تشتی ئەمان هەیە بەڵام لە لایەکی تر ئەمە ئەو شتێکمان هەیە ئەوان نیتیان کە ئەو ڕەحم و سۆزەی لە ناو خەڵکی موسڵمان و کورد هەیە یعنی ئەمن بەهۆی هاوکاری جەماعەتی کولیە کە لە عەمیدەوە سوپاسیان دەکەم هەتا حرەسی بەردەرگای زۆر سوپاسیان دەکەم بەڕاستی ئەوان هاوکارم بوونە یان نیان هێشتی ئەم هەز بکەم کە پێم ئیش ناکە هەموو ئاسانکاریان لە بۆ من کردیە هەموو ئاسانکاریێک بە تەنها سارێ من دەچیتە ژۆرێ ئێستا بەرامبەر قسمی ڕادەوەستی لەبەرەوەی ئەمن ینی لەسەر ئەوەی مە عارەبانی من ناتوان بێمە خوارێ وەکووان بە ئاسانی ئەمن لە گەرازی ڕناوەستم دێم لە بەردەم قسمی سیارم ڕدەگرم دێمە خوارێ ینی زۆر شت هەیە اینجا تەڵەبەکان ئەوان ینی ئەوە مدیر ئیدارە هەمووی بە خۆیان دێن عارەبانی پاڵ دەدەن عارەبانی دێن نەخوانێ داوی ناو سیارێ جگەلەوەی ماڵی خۆشمان خانەوە دەمان هاوکارم دەبن. لێرە ئەمە نمونەیەک یاخود مشتێکە لە خەرمانی بەڕێزت ئەمە دانەیەکیان ڕیسالەی ماستەرەکەتە ئەمەشیان کە لە بەدەستدا بەشێکیان نووسینی خۆت و بەشێکی شیان وەرگێڕاون دیارە تو جگە لە زمانی دایک بێگومان زمانی کەشە زانی الحەمدوللا لە زمانی عەرەبی باشم زمانی تورکیش بە منداڵی زۆر باشم بەڵام قسەم پێ نەکردە ئێستا بەستی ئەن تقریبان تێگەیشتن باشە قسەکردنیش کەمەک بەس زمانی ئینگلیزیش باشم الحەمدوللا ئەوها بۆ شێوازی لەو کتێبانەکەشەوە کوردەکەشەوە زمانی دایکەوەی کوردەکەش گرنگ ئەزان زۆرجار کوردی زانن بەس کوردێکی پەتی نازانن بێگومان وە ڕاستەوەندەی وشەی بێگان هاتنایش ڕسەناتی خۆی لە دەستداوە مامۆسام کتێبە جنابەت وەرگێڕاوەتە سەر زمانی شیرینی دایک وایە ئەمە لە چێستە چاوی گرت چۆن بڕیاردام کتێب وەرگێڕیت ئەوە ئەو کاتی ئەمن لە خولەک بەشداریم کرد قورئان خوێندن ئۆشتانە بوون پلەی یەکەمم هینا کتابەکیان بە دیاری دامێ نووسرا بوو شەخسەت ئەلمەرئە الموسلیمە کە خوێنەوە کتابەکەم تەواو کرد گوتم دەیکەمەوە کوردی ئەو کاتی پێیان گوتم زۆرە مەیکە کوردی 500 لاپەڕێ گوتم نادەیکەمەوە کوردی چکە زۆر بە سوودە لەبەرەوەی لە هەموو مەسەن چی پەیوەندی بە ئافرەت هەیە پەیوەندی لەگە خوای خۆی پەیوەندی لەگە خێزانی پەیوەندی لەگە دەوروبەر لەگەر کۆمەڵگای هەمووی باز دەکا هەمووی لە ڕووی شەرعی و لە ڕووی بە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم پاڵ پشتی کرێ بە ئاەت زۆر بە سوودە لێ بڕیارمدا بیکەمەوە کورد. بەڵێ ئەی مامۆستا تێزی ماستەرەکەت لەسەر چی بوو لە هەمان کە دکتۆراکەت لەسەر چیەکە لەسەر ئەوتە نووسرایە ناو نیشانەکەی ئەمە عەفوەن ئەمە تێزی ماستەرەکە نامەکەتەوەنیە بەڵێ النظام القانوني تشغيل ذوي الإعاقة الحركية واتە سیستەمی یاسایی بۆ بەگەڕخستنی تواناکانی ئەو کەسانی کە لە ڕووی جوولەوە ناتوان حرکە بکەن. بەڵێ ئەی ڕیسالەی ئەمە ئەی ماستەرنامەکە دکتۆراکەت لەسەر چی بوو؟ هێشتا مایە هێستا مایە نوێژناکە دیاری نەکردووە زارێ بەس کۆرسمان کۆرساتە کردووە بەڵێ مامۆستا دەمەوێت سەرنجی تۆ بزانم لەسەر ئەو کەسانەی کە بە جۆرە لە جۆرەکان بەشێکی جەستەیان لە دەست دەدەن لەگەڵ ئەوەشدا بەڵام دەست لە ژیان بەردەدەن لە هەموو شتێک بێ ئەمەل دەبن ئینسان چی بکرێت بۆ ئەوەی کاتێک خوای گەورە بەسەری دەکاتەوە بەشێکی جەستەی لێ وەردەگرێتەوە بێگومان زیاتری پێدەبەخشێت تۆ قسەت چییە بۆ ئەو کەسانە؟ ئەمە پێیان دەڵێم ینی ئێستا تو بە من بری ئومێد یعنی پێ دەڵێم ئومێد واتە 36 ساڵ معوەق بوون کەچی هەموو ڕۆژە ڕاضی دەکەم یعنی بەبێ ئەوەی بەتەمای چاک بوونەوە بم لۆ ڕاضی دەکەم یعنی هەموو ڕۆژ ئەمان لە پەنجەی پێم جومگەکان هەرە هەمووی ڕاضی لە بۆ دەکەم لۆ پێم خۆشە ینی ئەمن خۆم بە تەندروستەوە ببینم یەک لە بۆ خۆم خۆشە میزازم خۆش دەبی وانە دوو کە ئەمن تەندروست بووم ینی دەتوانم هەوڵدەم ینی چیەت و ئەگە خۆی گەورەشتێکی بەسەر هینایی کە توانات نەبوو لایدەی توانات نەبوو چارەسەری بکەیت دیارە حکمت لەوەدایوانە کە حکمت لەوەدا بوو کەوتە پێویست ناکە ئەتوو خەفەتی لە بۆ بخۆی دانیشتە هەر بیر لەوەی بکەوە بیر لەوەی بکەوە لۆ ئەوە لە یەک نقطەی ڕاد دەگری ڕەنگە دواشتخە لە بۆ پاشەوەش بت بە ئەمە نامانەوە لە سفر ڕاوەستین دەمانەوێ ببینە یەک دوای 1 2 3 4 5 ینی ئەتوو ڕاستە معوەقی ڕاستە بەشێکی جەستە لەدا بەڵام
ئەوانەی بەشە گرنگەکەیان مایە کە عقلیانە هەرچەند هەمانە یعنی ئەوان لە ڕێ عقلیشەوە ئەوە بوونە کەم ئەندام بوونە ئەم شێکەم ئەندام ئاساییە بەکاری بیرم بە خۆم کەم ئەندامم پێم ئەوە نییە برێم خاوەن پێداویستی تایبەت لەبەرەوەی ئەم لە ڕسالەکەشم ناقەشەم کردیا خاوەن پێداویستی تایبەت زۆر جیاوازە لەگەر کەم ئەندام ینی ئەوانی شەکریان هەیە زەختیانی هەمووی دەگرێتەوە خاوەن پێداویستی تایبەت بەڵام کەم ئەندامە تو دەبی ینی کەم تواناییەکی هەبی لە جەستەی کەم تواناییەکی هەبی لە جەستەی لێ ینی پێویست ناکات تو دانیشی خەفەت لەوەی بخۆی کە ڕابرد و تەواو خەڵاس پەندی لێ وەربگرە ئەو بە شەیماتە ئەو بەشە گرنگی پێ بدە ئەویش گرنگترینی عقلتە خۆی خوای گەورە مخاتەبە لەگەر عقلی ئینسانی دەکا لەگە ئیرادە ئینسانە هیچ کات پێت نارێ ئەتو ئەگەر جەستە ساغ بوو ئەتو جیاوازی لەگەر کەسێک ناتی نەخێر لەگەر عقلی ئینسان هەر لەسەر حیسابی عقلیش حیساب لەگەرکەوانە سزا و پاداش هەر لەسەر عقلەکەیە ئەوسە ماشەڵڵا من گەشتبینێکی زۆر بەجنابتەوە دەبیم لە قسەکانیشتا گەشتبینی دیارە ئەم گەشتبینیە لە چێوە سەرچاوی گرتووە ئەم خاڵە بەهێزە لەکوێدا مامۆستا دۆزیوێتەوە لە خۆی جستەبەری کردووە باوەڕکە لە 18 ساڵی تەوبەم کردیە گەڕایمەوە پێش 16 ساڵی من سفور بووم پابەند نەبووم بە یاساکانی ئیسلام بە تەعالیمەکان پێش ئەو کاتی باوەڕ بکە هەموو شەوێ هەتا درەنگانی شەو دەگریام لۆ ئەتو دەزانی چییە ئەگەر خوات نەدۆزی و خۆت نەدۆزیتەوە کە خۆت نەدۆزیەوە نازانی چ بکەی پەنا دەبێ بەرگریان پەنا دەبێ بەر هاوارکردن بەر تووڕەبوون پەنا دەبێ بەر شکاندن بەڵام کە خۆت دۆزیەوە خۆت دۆزیەوە ئەو کاتە دەزانی ئەتوو مەخلوقەکی زۆر لاوازی وەکو لە بەرامبەر دەسەڵاتی خوای گەورە ئەگە خوای گەورە بیەوێ زۆر شتر لە بۆ دەکا یعنی ئەمن کە دەسەڵاتی خوای گەورەم زانی کە قورئانم خوێندەوە یعنی سەرچاوی هێز و گەشتبینی من لە قورئانە کە قورئانم خوێندەوە لا یوسئەل عەما یەفعەل وهم یوسئەلون لێی ناپرسێتەوە لۆ وات کردی خوای گەورە بەخۆی دەزانی چ دەکا یعنی ئەوەندە بەڕەحمە یعنی تو تەماشا ڕەحمەتی خوای گەورە کە چەند زۆرە یعنی باشە ئەمن لۆ بێ ئومێدم لەو ڕەحمەتەی لۆ ئەمن یەکێکم لەو کەسانەی کە شەقین لۆ بەختەوەر نەبووم لۆ بەخۆم خۆم نەتوانم خۆم بەختەوەرکەم ئەوەی بەدەستە خۆتە یعنی مەبەستم چییە مەبەستم ژیانی کەسانی سەرکەوتوو تەنها لە بوارێک سەرکەوتو نینە ئەتو ئەگەر برێ کەسێک سەرکەوتو بەس دەبەرەوە شەهادەی وەرگرتیە ڕاست نییە دەقیق نییە وانە ئینسانی سەرکەوتو دەبێت لە هەموو لە حازاتەکانی ژیانی سەرکەوتو لە بەرامبەر خەمەکان کو بەرەنگاری دەبیەوە لە بەرامبەر کێشەکان کو بەرەنگاریان دەبیەوە ئەگەر لەوانە دەبێت لە هەمووی سەرکەوتو اینجا پێدەگوتێ سەرکەوتو وانە دەستیشان خۆش زۆر سپاس دووبارە کاتی بەرنامەکەمەش ڕاستی بگومان قبوڵە ئەمەش هەدەفمانە زیاتر توانێ ئەو کەسانە پیشاندین کە هاوشەوەی جنابتن و بەڵام لەوانەیە هەر بتوانین ئەوەنە لە خزمەت ئێوە دابین دووبارە سپاسانەکەین سپاس لە بەرنامەکەماندی بوون دەستان خۆشبی زۆر مامنتان زۆر زۆر سپاس بەڵێ بینران دیارە ئەوەی ئەمڕۆ بینیتان لە شاری هەولێر و لە خزمەت مامۆستا سندوس کە بڕیاری داوە پشت بتوانەکانی خۆی ببەستێت تا ڕادەیەکی باش متمانە بە خۆبوونی لای دروست بووە و لە ژیاندا سەرکەوتووە هیوادارین کەسانی کەشکە خاوەن پێداویست تایبەتن چاو لە توانەکانی مامۆستا سندوسکەن بۆ ئەوانیش بتوانن جارێکی دیکە لە سەپەکانی خۆیان بوەستنەوە دەتوانم لێرەدا کۆتایی نایەت دەمێنێتەوە لە شاری هەولێر و لەگەڵ کەسێکی دیکەدا لەگەڵ خاوەن پێداویست تایبەتێکی دیکەدا لە هەفتەی داهاتوو دەبێتەوە میانی ماڵەکانتان تا ئەو کاتی هەمووتان بەخوای گەورە دەسپێرین خواتان لەگەڵ بێت.